شەماوەسا ڕێگریکردن لەوەی کە مناڵی زۆر بهێنیتە دنیا و گوناحبارە بی لە سەریاننا. برای شیرین طبعا تزوجوا الولود الودود. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ژنێ بێنن هاوسەرگیری لەگەڵ ئافرەتێکا بکەن الولود الودود، یعنی هەم مناڵی زۆر ببێ هەم پیاوەکەشی زۆر خۆش بێ. ڕەنگە بپرسی باشە من بەچی بزانم مناڵی زۆر ئەبێ و پیاوەکەشی زۆر خۆشە بێ؟ ئەڵێ سەیری دایکە و کچ بخوازە. ئیتر لە دایکەوە عادەتەن کچ هەمان ڕتمی دایکی وەرەگرێت. بۆیە فەئینی مکاثر بکم الأمم یوم القیامة، چونکە من شانازیتان پێ یەکەم زۆرترین ئومەتم لە قیامەتە. بۆیە برای جوانم ئەگەر ئینسان بتوانێت مناڵ پەروەردە بکات، بتوانێت چۆن بڵێ تەحملی ئەو بارە قورسە بکات، با مناڵی زۆر بێت، با 4-5 کوڕ و 4-5 کوڕت کچت هەبێت. باش مامۆستا وەڵای بڵێنەوە لای هەمومان ئاشکرایە دنیاکی ناخۆشە، هەر لە ئەوڵ تا بە ئاخری هەر ناڕەحەتیەوە هەر ناخۆشیەوە هەر مشکیلێ و لە کۆتاییشە مردنەکە ئازارێکی زۆرە چێژیت و لەو دنیاش کۆمەڵێک لێپرسینەوەی زۆرە لەسەرە و گۆڕە و شار و هەنێشتی تر. باش ئەگەر هەر نێڵی مناڵە ببێت تۆڵی ئەمە سەلامەتر نییە؟ نا قوربانە بم برای شرینم، ئێمە خۆی پەروەردگار بەشی هەر کەسێکی دانابێ لەم ئەرزەیە تۆ ناتوانانی ڕێگری لێ بکەیت. باشە پاشان ئەمە ئەچێتە یعنی من کە من چۆن بڵێ من ڕازی نیم بە حکمی خوا، ڕازی نیم بەوەی کەوا خوای گەورە بەسەر عەبدەکانیە نووسیوە، لەسەر عەبدەکانی نووسیوە. تۆ بۆت نییە ڕێگریکەی لە هاتنە دنیای کەسێکەوە. ئەو حەقی خۆی ئەخوا لە دنیا ئەگەر باجێکیش وەرەگرێ باجی تاوانەکانی خۆی وەرەگرێت. تۆ بەرپرس نی لێ لەگەڵ پەروەردەکردنیە کاتێ تۆ مامۆستا من تا ئێستا زەواجم نەکردەوە، بەڵام خەڵکێکی زۆرە بینم کە سەیرەکەم 6 مناڵی باڵێن هێناوەتە دنیا و دروستی کردووە، وەکو پێویست ناتوانێت بەخێوی کە ناتوانێت پەروەردەی بکە. ینی بەڕاستی منەوە بە باشتر زانکیان هەر نەهێڵی بدبێیان دوو مناڵ بەسە. براشینەکە من بیرم مێت لەو گەڕەکی شۆڕش لە مەنتیقەی چەمچەمان لای ئێمە ماڵی وا هەبوو 6 کوڕیان هەبوو. ئیتر ئەمانە شەڕانی بوون، ناجسن بوون، کورە کاکە فەرتەنەیان ئەنایەوە سەری خەڵکیان ئەشکان، ڕۆژ نەبوو خەڵک نەیاتە سەریان. دەی ئێستا کە گەورە بوونە یەکێکیان دکتۆرە، یەکێکیان مامۆستایە، یەکێکیان ئەهلی قورئانە، یەکێکیان ئیمامی مزگەوتە. یعنی تۆ سەیری ئەم ئێستا مەکە، ڕەنگە خوای پەروەردگار ڕۆژێک بێت ئەوەی تۆ ئێستا بە خراپ دەیبینی، ئەوەی تۆ لە سۆشیال میدیا ئێستا تفیلەکەی دوو ڕۆژتر ببێ بە ئیمام و خەفی، دوو ڕۆژتر ببێ بە دکتۆر، دوو ڕۆژتر ببێ بە کەسایەتێکی زۆر جوان. اینجا ئینسان دایمەن ئەبێت دووربین بێت، دایمەن ئەبێت. باشە من ئێستا ڕەنگە دایکی عەزیزم دەستی ماچەکەم قاچی ماچەکەم لە ناو لایڤەکەیە بێت، ڕەنگە قەت ڕۆژێ لە ڕۆژان بیری نەکردێتەوە ئەم کوڕەی ئاوا بێت چۆن بڵێ ببێتە ئیمامی مزگەوت و خزمەتی خەڵک. قەت ڕۆژە لە ڕۆژان ڕەنگە بیری ئەوەی نەکردێتەوە، ڕەنگە بە خەون و خەیاڵی خۆی ئەم کوڕەی ڕۆژە لە ڕۆژان ببێ بە دکتۆر، ڕۆژێ لە ڕۆژان ببێ نازانم بە گۆرانی گەشت، ڕۆژێ لە ڕۆژان ببێ بە نازانم مامۆزای هونەر. باشە قوربانگیان کەواشە بەدەست خوای گەورەیە. ڕاستە ئینەکە لا تەهدی من ئەحبەبتە، ئێمە حەز ئەکەین هەموو خەڵک باش بێت، بەڵام خۆ لە دەستی ئێمەیان نییە، لە دەستی خوای گەورە. باشە مامۆستا گیان ئێستا قەنەعەتم کرد کە ژن بێنی 7 کوڕ و 7 کچ بێت. وەڵی 7 کوڕ و 7 کچ نە، بەخوا دنیاکە زۆر ناخۆشانی. مناڵێم دوو مناڵ عیبی نییە، ئیتر بۆی هەم بۆ پەروەردەکردن هەم بتوانی مەسەڵەن پێداویستیەکانی دابینی. بۆ جارێ بێنە بزانت چ نابوتێکە هێنیت، خوا چیەکا بە قسمەت. دەستی خۆشی مامۆستا گیان مەمنونتم. سەرچاو براکەم بەخێر.